سەرڕایبوونی وێزگەیەکی کارۆئاوی لە قەزای دەربەندیخان، بەڵام دانیشتوانەکەی لە بێکارەباییدا ڕۆژەکانی وەرزی زستان بەڕێ دەکەن. دانیشتوانی شارەکە دەڵێن کاتژمێرەکانی کارەبا کەمە، بە چەشنێک لە چەند سەعاتێک تێپەڕ ناکات و خۆیان وتەنی کارەبا هێندە کەمە ئاوی ماڵەکانیان گەرم ناکات. خۆمان ساحەوی کارەباکەین و کارەبایشمان نییە. بەخوا تێتەوە سەعات و نیوە جاری وایە 2 سەعات جاری وایە سەعاتێ تێتەوە برێ و هەم دووبارە لە شەو درەنگە هەم تێتەوە عینیشی 2 سەعاتی تر ئەماندنێ و هەر ئەوە نییە. تێتەوە بۆیلەر گەرمەکا و گەرمی ناکاوە برێ. ژمارەی دانیشتوانی قەزای دەربەندیخان 7,000 کەسە. پێچەوانەی قەزای دووکان کە بەهۆی بوونی وێزگەی کارۆئاوی شارەکە کارەبای نیشتیمانی 24 کاتژمێریە. دەربەندیخان چەند کاتژمێرێکی کەم کارەبای هەیە و ئەمەش هاوڵاتیانی نیگەران کردووە. تا ئێستا ئێمە 7 سەعات کارەبامان هەیە، یعنی کارەباکە گیانمە بە مۆلدەوەیە، هەر حەزەکەینەمە بتاقێت، یعنی بڕوا بکەی وامان لێت و حەزەکەینەوە سەدا ئاو بیبا بۆ ئیسفادێ بۆ شارەکە نییە، هیچ بەرپرسێ هیچ کەسێ کشتی لە کاتی دەنگدانە ئێمە لە بیرە تێگەی بەس بۆ ئەوەی یعنی ئیشەکەی خۆیان بڕواەن، یعنی تۆ شارێکیاوەکو دووکان نەیانە هێشتۆ مۆلدەی تا ئیشکا، بەڵام لێرەیەکێ نییە خۆی بکە بتە بەرپرس. بەپێی نووسراوێکی کۆنتڕۆڵی ناوەندی کارەبای هەرێم کە دەست پەیام کەوتووە وێزگەکانی بەرهێمێنانی کارەبای هەرێم بەرهەمەکانیان بە پارێزگاکانی مووسڵ و کەرکووک دەفرۆش. ئەم نووسراوە کۆتە راپۆرتی دابەشکردنی کارەبای لە هەرێمی کوردستان و بەپێی راپۆرتەکە هەر 4 پارێزگاکەی هەرێم 2254 مێگاوات کارەبای پێدەدرێت و لە بەرامبەردا 1587 مێگاوات بە پارێزگاکانی مووسڵ و کەرکووک دەبەخشرێت. بەڕێوەبەری وێزگەی کارۆئاوی دەربەندیخان ڕای دەگەیەنێت بەرهەمی ئەوان تێکەڵ بە تۆڕی کارەبای هەرێم دەکرێت، نەک بۆ قەزای دەربەندیخان دابین بکرێت. بەڵێ ئێمە وێزگەمان لە 3 کارۆمایی پێکهاتووە، یەکەی ژمارە 1 مانیسە حالێن لەژێر سیانایە لە ژێر چاکسازیایە بەتەواو ئینشاڵڵا بەتەمان لە مانگی یەکەتەوە بێت چاکسازیەکەی و بیخێنە ئیشەوە. یەکەی ژمارە 3مان بەردەوام ڕۆژانە ئیش پێکەین. یەکەی ژمارە 2مان گرفتێکی تایە کە محەولەکەی سوتاوە، محەولێکی 100 MVA سوتاوە تقریبا 2-3 ساڵە. ئێستا ینی ئاسۆ ڕوون بووە تقریبا ئەتوانین یان لەگەڵ کۆمپانیایەک هەیە بەتەمان چارەسەری ئەو محەولە بکەین بۆ ساڵی داهاتوو. هەر سێکەکە ئومێدمان هەیە کە بە داعمی وەزارەتی خۆمان بتوانین هەر سێکەکە چارەسەر بکەین و هەرسێکە لە ئیشا بێت و ئامادە بێت بۆ ئیشکردن. بەڵام ئێمە دامێنێک فاکتەر هەیە لە بەردەمانەکە ڕێمان لێگرێ بوونی ئاوە، چەندێک ئاو هەبێت لە بەنداوەکە ئێمە ئەتوانین بەپێی ئەو ئاوە کارەبا بەرهەم بێنین. ئێمە تۆڕی کارەبای هەرێم هەر یەک تۆڕە، هەر جهەتێک هەر وێزگەیە کە کارەبا بەرهەمهێنێت ڕاستەوخۆ ئەچێتە تۆڕی کارەبای هەرێم لێوە لە ڕێگەی کۆنتترۆلی گشتی هەرێمەوە لە ڕێگەی کۆنتترۆلی پارێزگەکانەوە لا بەشەکرێت بەسەر هاوڵاتیان و بەسەر ناوچەکانە. پەیام زانیوێتی حکوومەتی هەرێم ئامادە نیە گازوایل بۆ وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا دابین بکات و لە بەرامبەردا کرێی بەکارهێنانی خاقیقی بۆ گواستنەوەی کارەبا بۆ پارێزگاکانی سەر بە حکوومەتی ناوەندی لە حکوومەتی سوودانی وەردەگرێت. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.